لا دوو ڕۆژی داهاتوودا 680 میلیارد دینارەکەی بەغداد دەگاتەوە هەرێم. وتەبێژی وەزارەتی نەوتی عێراق دەنگووی ڕێکەوتنی هەولێر و بەغداد لە سەرتێچووی بەرهەمهێنانی نەوتی هەرێم ڕەت دەکاتەوە. ڕاوێژکاری سوودانی دەڵێت با حکوومەتی هەرێم واز لە سیاسەتی دەرەوە و نوێنەراتی دیبلۆماسی بێنێت و بۆ عێراقی جێبێڵێت. لاتی وا ڕۆسلااوتان لێبێت من هودام سێ هەواڵتان پێشکەش دەکەم. سەرۆکی فراکسیۆنی پارتی لە پەرلەمانی عێراق ڕای دەگەێنێت لەوانەیە لە ماوەی دوو ڕۆژی داهاتوودا 680 میلیارد دینارەکە بگاتە هەرێمی کوردستان. ئەمڕۆ دووشەممە 21 2024 ڤیان سەبری سەرۆکی فراکسیۆنی پارتی لە پەرلەمانی عێراق ڕایگەیاند. وەزارەتی دارایی عێراق داوای هەژمارێکی بانکی لە حکوومەتی هەرێمی کوردستان کردووە تاوکو 680 میلیارد دینارەکە بخاتە سەر ئەو هەژمارە و ناوبراو بۆ میدیا حیزبەکەی ئاماژەی بەوەش کرد لەوانەیە لە ماوەی دوو ڕۆژی داهاتوودا ئەو بڕاپارەیە بگاتە هەرێمی کوردستان. جیاماژەی حکوومەتی کاربڕێکەر هەرێم ساڵی ڕابردوو موچەی 3 مانگی موچە خۆرانی بە بیانووی نەبوونی پارەوە نەدا و لە ئێستاشدا مامۆستایانی میلاک و مامۆستایانی وانەبێش لە سنووری سلێمانی هەڵەبجە گەرمیان و ڕاپەڕین بەوەی جێبەجێنەکردنی داواکانیان و پێنەدانی موچە و نەکردنیان بە هەمیشەیی نزیکەی 4 مانگە دەرگای هۆڵەکانی خوێندنیان داخستۆ و حکوومەتی کاربڕێکەر هەرێمیش بێباکە بەرامبەر داواکانیان. دوایەوەی لە دوو ڕۆژی ڕابردوودا دەنگۆی ڕێکەوتنی حکوومەتی فیدراڵی و حکوومەتی هەرێمی کوردستان بڵاوکرایەوە کاردوولا لە سەرتێچووی بەرهەمهێنانی نەوت ڕێکەوتون. عاسم جیاد وتەبێژی وەزارەتی نەوتی عێراق لە لێدوانێکدا بۆ زووم نیوز ڕایگەیاند شتێکی لەو شێوەیە لە ئارادانیە و ئاگامان لێی نییە ڕێکەوتن کرابێت هەر شتێکە بێت خۆمان ڕای دەگەێنین. دوێنێ 28 کانونی دووەم میدیای نزیک لە پارتی لە زاری سەرچاوێکی بەرپرس لە حکوومەتی هەرێمەوەش کرای کردووە. بڕی 20.6 دلار بۆ تێچووی بەرهەمهێنانی هەر بەرمیلێک نەوتی هەرێمی کوردستان دیاری کراوە و لە سەرە و پرسە بەغدا و هەولێر ڕێکەوتون. بەڵام حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراق هێشتا لەسەر بەهای گواستنەوەی نەوتی هەرێم نەگەیشتوونەتە ڕێکەوتن و دانوستانەکانیان بەردەوامە. لە ڕۆژی 25 ئازاری 2023ەوە هەناردەی نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی بەندەری گیانی تورکیاوە ڕاگیراوە و تا ئێستاش وادەی هەناردەکردنەوەی نەوتی هەرێم نادیارە. ڕاوێژکاری سەرۆکوەزیرانی عێراق ڕای دەگەێنێت سیاسەتی دەرەوە و نوێنەراتی دیبلۆماسی تەنها پەیوەندی بە حکوومەتی فیدراڵیەوە هەیە و داوا لە هەرێم دەکاتەوە و پرسا بۆ عێراق جێبێڵێت. زیان ناسڕی ڕاوێژکاری محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق لە بڵاوکراوەیەکیدا لە تۆڕی کۆمەڵاتی یەکسن و سیوێتی بە پێی مادەی سەودا لە دەستوری عێراق سیاسەتی دەرەوە و نوێنەراتیە دیبلۆماسیەکان تایبەتن بە حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان مافی دەسوەردانی نییە. دەژڵێت داوا لە سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم هاوکار بن بۆ چارەسەرکردنی مەلەفی ژیان و خزمەتگوزاریەکانی هاوڵاتیان و بابەتی نوێنەراتی دەرەوە بۆ حکوومەتی عێراق جێبەڵێن. قسەکانی ئەو ڕاوێژکاری سۆدانی لە کاتێکدایە دوێنێ یەکشەممە مامەسرور بارزانی لە سێمین کۆنفرانسی نوێنەراتیەکانی حکوومەت لە دەرەوە کە لە هەولێر بەڕێوە دەچێت ڕایگەیان هەوڵ دەدەن لە داهاتوودا ژمارەی نوێنەراتیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە دەروی وڵات زیاتر بکەن. سێواڵم پێشکەشکردن کاتێکی شات.